هەر کەسێک لە ئێمە گەردەمانەوێ بزانین، پێمان خۆشە بزانین حاڵی ماڵ و مناڵمان چۆن دەبێت لە دوای مردنی ئێمە، چیان بەسەرا دێ. ئەوە تەماشای حاڵ و گوزەرانی مناڵی خەڵکی بکە لە دوای مردنی باوکو دایکە، بزانە وەزعەکە چۆنە. ئەبینیت مناڵ چی ئەکا بۆ دایک و باوکی، هەمان شت بۆ تۆ دەکرێت تۆزە زیاتر یا کەمتر. ئەوە ڕاستەکەیەتی. تەماشا دەکەی زۆر بە ئاسانی لەبیر دەکری. کوڕەکەی مردووە ڕۆژی یەکەم و دووەم پێ دەکەنێ، باوکی مردووە ڕۆژی دووەم و سێم پێکەنین دەست پێکاتەوە، خۆشی دەست پێکاتەوە. ژیانیش لەبەر خاتری هیچ کەسێک لە ئێمە ناوەستێ، هەرچەندێ لوتت بەرز بێ خۆت بە گەورە بزانی یەک چرکە ژیان لەبەر خاتی تۆ ناوەستێ، کەواتەوە نەخۆت بە گەورە مەزانە. مناڵی خەڵک چۆنە دەڕۆی بۆ سەرخۆشی لێیان، مناڵەکانی تۆش هەروە دەبن. کە سوکاری ئەوان چۆن دەبینی کە سوکاری تۆش هەروای لێ دێ. جاران بیرمان دێ مناڵ بووین لە هەشتاکان و دوای هەشتاکانیش کەسێک دەمرد تقریبا ساڵە 2 ساڵ تەلەڤیزۆن هەڵناکرا. ئێستا ڕۆژی هەفتەی یەکەم و دووەم هەموو شتێک کۆتایی تێدە و دەگەڕێتەوە سەر دۆخی جاران، هیچ کێشەی دروست نابێ. ئەوەش نەماوە، ئەو ڕەحمەی جارانیش نەماوە. ئاگاداری ئەو خاڵە بن. هەر یەکەم ڕۆژ، هەر سەعاتی یەکەم فرمێسکەکان لە چاوەکان وشک دەبنەوە. لاوانێ سەعاتێ بگرین 2 سەعات و تەواو. ئەمجا پێکەنین و خۆشی و شادی و ژیان دەگەڕێتەوە بۆ کەس و کارەکەمان. کەواتە بزانە دوای مردنت خەمێکی کەمت بۆ دەخورێ. کەواتە ئەگەر پێت خۆشە ژیانت بەختەوەر بێ، ئەگەر پێت خۆشە ژیانی خۆت بۆ خوا سەرف بکە، چونکە تەنها کەسێک، تەنها زاتێک کە لە بیرت ناکە ئەڵڵایە، بەو مەرجەی کە لە دنیادا تۆ خۆت لە بیر نەکرد بێ. نسوا الله فنسيهم، ئەوەی خوا لە بیرکا وەکو منافقەکان خۆش لە بیری دەکا، واتە وازی لێ دەهێنێ. بەڵام ئەگەر خوات لە بیر نەچوو بێ لە دنیادا، دڵنیا بە تەنها خوایە تۆی لە بیر ناچێ، واتە واز لێ ناهێنێ. بەڵام کەس و کار هەمویان واز لێ دەهێن و تۆیان لە بیر دەچێت. کەواتە بیر لەوە مەکرە مناڵەکانت چیان بەسەرا دێ. بەخوا ناگاتە هەفتەی یەکەم پێکەنین دەست پێکاتەوە، بە تەواوی دەست پێکاتەوە. کەواتە خۆت خەمی خۆت بخۆ، خۆت خەمی قیامەت و قەبری خۆت بخۆ. مناڵەکانت بەرەو دۆزەخ مەبە، خۆش و بەرەو دۆزەخ مەبە.